And with that, I'm happy to turn this over to my friend and colleague, Samira. Thank you, Peter. ژنە موسڵمانەکەی ئیدارەی بایدن ژنێکی کشمیری سیاسەتی ئابوری بچووکی ئەمریکادا دەڕێژێت. ئیدارەی جۆ بایدن هەمووانی سەرسام کرد بە دەرکەوتنی ژنێکی موسڵمانی سەرپۆش بەسەر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کۆشکی سپیدا کە لە سەرداوی ئیدارەی ئەمریکا قسەی کرد. سەمیرە فازیلی جێگیری بە ڕێوبەری ئەنجومەنی ئابوری نیشتیمانی بە ناوی ئیدارەی ئەمریکاوە دەرکەوت و سەبارەت بە پلانەکانی بایدن بۆ پشتگیری و بازرگانیکردنی ئابوری و بازرگانی بچووک لەژێر مەترسی کۆرۆنا دووە. ئەو کچی مەحەممەد یوسف فازلی و ڕەفیقە فازلیە، دوو پزیشکن لە هەرێمی کەشمیری نێوان هندستان و پاکستان لە ساڵانی هەفتاکانەوە بۆ ئەمریکا کۆچیان کردووە. سەمیرە لە ویلایەتی نیویۆرک لەدایک بووە، خوشک و برایەکی هەیە. ساڵی 1996 لە قوتابخانەی نیکۆلز خوێندنی تەواو کردووە. بەڕوانامەی بەکالۆرێسی ساڵی 2000 لە زانستە کۆمەڵایەتیەکان لە زانکۆی هارڤارد بەدەستهێناوە. دواتر دکتۆرای لە یاسا لە زانکۆی یاڵ بەدەستهێناوە. فازیلی لە بەشی ئابوری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە قوتابخانەی یێڵ دەستی کردووە بە وتنەوەی وانە. ئەو بەشداری کرد لە دامەزراندنی بانکێکی گەشەپێدانی کۆمەڵایەتی ئەفریقی ئەمریکی CDFI. فازیلی لە وەزارەتی خەزیەنەی ئەمریکا کاری کرد لەسەر و کێشانی کە پەیوەندیان بە پارەدانی خانوبەرە و بازرگانی بچووکەوە هەیە. ڕاوێژکار و سەرۆکی دەستەی بریکاری خەزیێنە بوو بۆ کاروباری نێودەوڵەتی وەک ڕاوێژکاری باڵای سیاسەتی ئابوری لە ئەنجومەنی ئابوری نەتەوەیی پەیوەندی بە ئیدارەی ئۆباماوە کرد. لە بانکی ئیملای فیدراڵی لە ئەتلانتای جۆرجیا کاری کردووە وەک سەرۆکی بەشی گەشەپێدانی ئابوری و کۆمەڵایەتی. لەو کاتەی سەمیرە لە وەزارەتی خەزیێنەی ئەمریکا وەک شیکەرەوەی باڵای سیاسی بۆ دارایی ناوخۆ وەک گەورە ڕاوێژکارێک لە کاروباری نێودەوڵەتی کاری دەکرد بۆی بووە لوتکەی سەرکەوتنی پیشەیی کە لە نێوان ساڵی 2010 بۆ 2011 بوو. لە ساڵەکانی 2011 بۆ 2013 یارمەتیدەری سەرەکی بوو لە پرۆگرامەکانی بژاندنەوەی بازاڕی متمانە لە ناوچەکەم دەرامەت و مامناوەندەکاندا. بەوەی شارەزایی و بیرۆکە زۆر باشەکانی دێنیس لۆکهارت سەرۆکی پێشووی بانکی یەدەکی فیدراڵی ئەتلانتا پێشنیاریەوەی کرد بچێتە لیژنەی ڕاوێژکاری بانکەکەوە. بەپێی ماڵپەری فەرمی بانکی یەدەکی فیدراڵی لە ئەتلانتا فازیلی لە خەمی مافەکانی مرۆڤە و پێی وایە پێشکەوتنی ئابوری ڕێڕەوی ئاشتیە. بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی و UNHCR کاری کردووە و لەگەڵ ئەو دوو ڕێکخراوەدا گەشتی مرۆیی بۆ فەلەستین، کشمیر و پاکستان کردووە. سەمیرە وتی دایک و باوکم لە دۆخێکی زۆر مامناوەندا گەورە بوون. نەیانتوانی لە ڕووی ئابووریەوە گەشە بکەن بەڵام پەروەردەیان کردین. ئەو ژنە موسڵمانە خێزاندارە و خاوەنی سێ مناڵە.